بەنایفە بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی پردمیدیا سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە پۆدکاستێکی نوێی پردمیدیا بە ئێوەی ئازیز خۆشەویست ئەگەمەوانێ بۆ قسەکردن لەسەر مێژووی کورد خودناسی و ڕیشەکانی کورد زمانی کوردی و مێژووی کورد ڕۆڵی کورد لە مێژووە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران حەمەڕەش مێژوونووس و توێژە لە باری مێژووە کردومانە مامۆستای بەڕێزی خوا بەخێر بێی سوپاس دەکەین بۆ قبولکردنی ئەم بانگێشنامەیە. زۆر سوپاس کاکەمەە زۆر خۆشحاڵم زۆر طبعا ئەم دیداری جەنابەت من بە دەرفەتێکی گەورەی ئەزانم و خۆزمەوانی و زۆر پرسیاریشمان هەیەکی ئینشاڵڵا. وەڵا منیش بە خۆشحاڵیەوە پێشی بەناوەگەش دەست پێ بکە قسەمان کردیانی پێم خۆشە هەمیشە قوڵبوونەوە لەسەر بابەتەکان و ئەو قوڵبوونەوەم ینی تیابەدی کرد لەو بابەتانی کە باسمانە کرد لەبەرەوە منیش زۆر خۆشحاڵم. سوپاس جەناب دەکەم مامۆستای بەڕێز پرسیاری یەکەم طبعا دوو وەرەقە پرسیارم ئامادە کردووە. پرسیاری یەکەم ڕەنگە عاریفەکان قسەیەکیان هەیە ئەڵێن من عرف نفسه عرف ربه ئەوی خۆی بناسی خوا ئەناسێ ئەگەر ئەم گوتەزای بێنینە مێژووەوە بڵین هەر نەتەوەیە گرنگە خۆی بناسێ ئەتوانێت ڕیشی خۆی بناسێ شارستانیەتی ئەناسێ ئەتوانم بپرسم کورد کێیە ڕیشەکەی لەکوێ هاتووە مێژووی کورد چییە چۆن قسە سەر ئەمە بکەین؟ باسی ئەوت کرد کە معنی خۆناسین گرنگە خۆناسین فەیلسوفی گەوری جیهان سوقرات ینی کرۆکی فەلسەفەکەی ئەڵێ چی ئەڵێ خۆ بناسە ینی ئەمە بۆ بە شتێکی گرنگ ینی تۆ لە وڵاتانی ئەوروپا کاتێک کە مناڵەکەت لە خوێندنگەی ئەڵێت کایە بە زمانی خۆت لە ماڵەوە قسەی لەگەڵکە ئەمە بۆی بەشێ لە چکاڵێ ئەو مناڵانی کە خۆیانە ناسن مناڵێکی سەرکەوتووە بن لە ژیانە هەنگاوەکانیان ینی لەگەڵ ژیانە باشترە بێت ئەمە وەکو تاک کە وەکو تاک وابوو ئەمە ینی ئەگەر ینی بیکەی بەبەری نەتەوە هەمان شتە ئەو نەتەوانی کە خۆیانە ناسن نەتەوەی هوشیارترن هەنگاوەکانیان هوشیارترە خۆناسین ینی ئەبێ بە پاڵپشتێک بۆ هەنگاونان بەرەو داهاتوو سەبارەت بەرەوەی کورتچەیە پرسیارەکە ئەوەیە لە ڕاستیە کورد ئەو خەڵکەیە کە لەسەرم خاکانی کورد نەهاتووە ئەمە زۆر گرنگە کورد لە ڕابردووە کۆمەڵی حەقایەتی ئاری و ئێرانی و ئەمانە دروست کراوە بە هیچ شێوەیەک ئەمە بناغی زانستی نییە کورد ئەو نەتەوەیە کە لەسرم خاکە دروست بووە و لەسرم خاکەوە هاتووە و لێرەوە دەستی پێکردووە واتە کە تۆ لە شوێنێکی وەکو بێستان سوور شوێنەوارێکە بینیت ئەو شوێنەوارە هی باو باپیرانی کووردە ئەوانەی لەویابوون بە کوردی قسەیان کرۆ بەس لە کوردی لە قۆناغی شوێنێکی وەکو چەربوو مەسەرەن 1000 ساڵەمە پێشە کوردی بە قۆناغی 1000 ساڵ لەمەوە پێش یا شوێنێکی وەکو گرێ میرازان لە باکوور کە کۆنتین پەرزگەی جیهانە ئەوانەی دروستیان کردووە بە کوردی قسەیان کردووە بەڵام کوردیەکی دێرینتر لەبەرەوە کورد ئەو خەڵکەیە کە یەکەم جار لێرە شارسانەتی دەست پێ کردووە یعنی بۆ نمونە تورکێکی شاخاوی فارسێکی شاخاوی حەزەکەم بۆ نمونە ڕیشەکەمان جنۆکەیە ئێمە نازانم لە ڕووباری زەردی چینەوە هاتوین ئەمانە حەقیقەتی مێژووین یان ئەفسانەیەکە و خەیاڵی و داتاشراوە هەیە لە ئارا ئەبێ باسی سەردەمەکان بکەین ئێستا بۆ نمونە سەردەمی بڵین سەردەمی ئیسلامە کۆمەڵێ بۆ ئەو سەردەمە تیۆری بووە تۆ نابێت بە پێوەری ئەو سەردەمە تیۆری بووە مەسەن بۆ نمونە تیۆری عەرەبی ئەمە تیۆریەکی سیاسیە کەوتویانە کورد لە ئەسڵێکی عەرەبی و هاتووە ئەمە عەرەبەکان کە پێویستیان بە کورد بووە دروستیان کردووە و هەندێ لە دەسەڵاتدارە کوردەکان ئەو سەردەمە پێیان خۆش بووە لە بەرەوەی دەسەڵات و شەریعەتی دینی لای عەرەب بووە خۆیان گەڕاندۆتەوە بۆ ئەوە مەقریزی چکە پیاوێکی خوێنەوار بووە ئەڵێ پشتیوانیە کورد پەیوەندی نییە بە عەرەبەوە ئەمە ئەو خەڵکانی کە بڵین خوێنەوارەکانیان دروستیان کرد بۆ خۆنزیکردنەوە لە دەسەڵات جا ئەمە ینی ئەم نمونێن بۆ هێنایەوە لە سەردەمی نوێیان کاڵی ئاری تیۆری ئاری لەگەڵ تیۆری عەرەبیە لە ڕووی زانستیەوە فەرقی نییە بڕاو بکە خەری بکەم ئەی تیۆری ئاری بەڵام ئەمڕۆ چونکە وازانین زانستیە جا تیۆری جنۆکە کاتوی ئەمانە هەمووی بۆ ئەو سەردەمە تیۆری بووە بەڵام ئەم سەردەمەش کۆمەڵی تیۆری لەم 100 ساڵە ینی لەم 200 ساڵە دروستکرا بوو تیۆری ئاری ئەمە تیۆریکی سیاسی ئەوروپی بوو ئەوروپیەکان ئەمڕۆمەیان بینە خەڵکانێکن نی تۆزێ بڵیتونەڵی زانستی تر ناڵم زانستی بە زانستی تر بێگومان کارەکەن لەبەرەوە
جاران ئەوانیش هەستێکی نەتەوەی ئەبێ ئێمە ڕابردوویەکیش کۆمەند و هین دروستکەین لەسەر دووسێ و شایاندۆزی و ئاری و دووسێ ناوی خوداوەندی کۆن تیۆریێکیاندا ڕشت ینی لەسەر زمان نەتەوایان دروست کرد تەنانە ڕەگەزیشان دروست کرد ئەمڕۆ لە ئاستی ئەکادیمیا تۆ بڵێ ئاری یعنی جۆ لێ ناگیرێت چکەیتر ینی سەردەمی بەسەر چووە نەک سەردەمی بەسەر چووە تیۆریهی زۆر نازانستیە جا ئەمانە هەمووی خەیاڵاتە ئەوەی کە هەیە کورد نەهاتووە جا شتێکی زۆر خۆش مەسەن بۆ نمونە ئەم زمانە ئێرانیانی کە دروست کراوە بەحساب کورد لەگەڵ کۆچی ئەم نەتەوانەی کە بەناو نەراوە ئێرانی من هەمووی دژین پێڵم زاگرۆسی چکە خەڵک لە کوردستان خۆی هاتووە جارایانیان و ئەم زمانە لەکوێ هاتووە بەحساب پیانەڵێن هەندوو ئێرانی لەوێ هەندوو ئێرانی پەلێکی هندۆ ئێستا تازەترین تیۆری 2023 بڵاو بووە ئەڵێ زمانی هندۆروپی لە گورزان و بەجیانە بڵاوەتەوە باشە تەوە من لە 2013 مەموتووە جاچی خۆشە کە ئەوە مود کابراەک لە تویتەر تاجی کردمەڵە سۆران هەمڕەژەوە تیۆریەکانی خەریکە قوبوڵ دەکرێت لە عالەما ینی مناگام کابرا ناناسم کابرا ئەو شتانی منی خوێنێتەوە جامە بەستەکەی من چییە ئەمە تازەترین تیۆریە کە متماناکاتە سەر بابەتی جین شوێنەوارناسی زمانناسی ئەمانەی هەمووی کۆ کردوتەوە زمان هندۆروپی لە کورد ئێمە هندۆروپی قساکەن ئەی چۆن هاتبێتین کە زمانی هندۆروپی خۆی لێرە جا کوردی من لە 2013 وەڵام دایکی زمانە هندۆروپیەکان کوردیە ینی من کەواڵم ینی ڕسە بشانم ئەمە لەسەر بناغی نۆ فەرهەنگی زمانی دێرین دامناوە کە ئەمانە هەمووی بۆ ڕوونەکە زۆر باشە کۆمەڵشتر دوورژان منش کۆمەڵی پرسیارم دانەوە ئەوە ئەبێ ڕێکیانکەم یەکێ پرسیارکەم بەڵام لەسەر ئەوی کە کورد نەتەوەیەکی دێرینە و لەسەر خاکی خۆی لێرە هەبووە و یەکێک لە ڕێگاکانی خودناسی بۆ نەتەوەی بابەتی مێژووە جەنابەت لە زۆر شوێنە لە چاوپێکەوتەکانتە لە نووسینەکانتە باس لەو کرد کە کورد مێژوویەکی هەیە شێوێنراوە جا ئەم پرسیارە ئاوا بکەمەوە ئایا کورد مێژوویەکی شێوێنراوی هەیە یان نییە من ئەزانم ئەمە بەبەڵێ بەنەخێر جواب نادرێتەوە دوو ئەگەر شێوێنراوە مێژوو نووسە تەقلیدە کوردەکانی خۆمان ئەمایان کردووە یان لە دەرەوەی ئێمە هێزیە کردوێتی ئێمە دوا ئەوان کەوتوین ئەگەر ئەم گۆمە لێڵە چۆن ڕوونیکەینەوە مێژووی شێوێنراومان هەیە مێژۆکە شێوێنراوە ئەوە شێواوترین مێژوو لە جیهانە مێژووی کورد مێژوویەکی شێوێنراوە ئەبێوە بزانین کۆی یعنی بڵین بەشی گەورەی مێژوو لە سەدەی 20مان نووسراوە چکە سەدەی 20 توانای میدیایی توانای چاپکردن ئەمانە هەمووی هاوکار بوون بۆی کە بەرهەمهێنانی معریفە ینی لە ڕووی نووسینۆمانەوە زیایی کرد زۆر بە شێوەیەکی بەرچاو لە سەدەی 20 بەشێکی گەورەی مێژوو لە سەدەی 20مان نووسراوە ئەوانەی تر ناڵێن پێشووتر نەبووە تۆ پەرتووکە 2000 ساڵم و پێشخەڵیەتە کوردستان بەڵام بەشی زۆرەی لە سەدەی 20 کە نووسرا چێ نووسی دەستگای وەکو مەسەن کەمبریج ئەم زانکۆ گەورانە کە شەریعەتی نووسین و توانانە بۆ دەستگای وەکو سۆربۆن ئەم زانکۆ سنتەری توێژینەوەیان هەیە ئەمانە دەوڵەتیی گەورە لە پشتیانە ئەمانە هاتن بیر نەچێ ئەمانە بەشێکن لە ینی ئامرازەکانی دەوڵەتسازی خۆیانن و نوێنەرایەتی بەرژەوەندی ئەو دەوڵەتاناکەن ئەمانە هاتن نەخشێکیان کێشا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو لەخشەیە لە بەرژەوەندی ئەوانە تویتیانە بووی کورد لەو نەخشیانە بوو هەچی مێژۆکە بە دوایەوە هاتووە تۆون بووی ئێستا بۆن مونە لە سەرەتای سەدەی 20 کورد بە ماد ناوهێنرا کێکی وەکو مینۆرسیەکی بولوانی کەوتی کورد مادە کەچی ئاوا گۆڕابوو بە کورد بە شوان ئێستا لە عالەمە تۆ شوانی باشە بۆ تۆگە شوان بی یعنی کۆچەر بی شوان ناکۆچەر باشە وڵێ نۆماد بە ئەنگلیزی کۆچەر چیە پەیوەست نییە بە خاکەوە ناتوانێت داوای خاکات چکە ڕەجی نییە باشە بێڕەجیان کردووی بۆی تۆ بێڕێک بیت ئەم تیۆریانە لەلایەن دەستگای بەریتانی و ئەمانەوە دانراوە یعنی کابرا هەیە گاڵتە بە کوردەکە کە کورد خۆی گەڕێتر بۆ میدی ئەوان خاوەنی ینی ڕابەرایەتی ئیمپریالیزمی عالەمیانە کرد ئەو وەختە ئێمە لە ڕووی توانای ئەکادیمی و توانای نەک ئەکادیمی توانای دەوڵەت ئێمە دەوڵەتیان نایە دەست عەرەب ڕۆژێ ڕۆژان حکمی کوردی نەکردو دەوڵەتیان نا دەست عەرەب دەوڵەتیان نا دەست فارس دەست تورک باشە تویان کرد بە ژێردەستی ئەمانە ینی تۆ بۆچی چکە ئەوان شەریعەتیان نا بە نەخشەیە کە خۆیان دروستیان کرد
نەک توانای عەربی دروستی کردبێ باشە وڵاتێکی وەکو سووریا وڵاتی عەربی نەبووە ڕۆژێژە کردیان بە عەربی جا لەما ئەم مێژووی بەدوایەما هات مێژوویەکە کراوە بە بەری نەتەوەیەکە کە بێ بە ژێردەستە ئەم مێژووی کە تۆ هەرتا ئەمڕۆ کە تا ئەمڕۆ هاتووە مێژووی ژێردەسەیە بۆی کە تۆ جا ئەو مێژۆ بۆیە شێوێنراوە بۆ ئەو مەبەستەیە بۆ مەبەستێکی سیاسی ڕوون ئەمە بە خەیاڵات نایڵین هەمووی بەڵگەمانەیە لە هەموو کەواتە ئەتوانین بڵین بۆ کورد لە مێژوو کراسێکیان بۆ درویوە بە باڵای خۆی نییە ڕێک کراسێکیان ینی وەکو کراسێکی تەسک بە زۆر کردوانێتە بەری کە ئەوە پرسیاری تر ئێمە خوێندن و ناوەندەکانی خوێن و پرۆگرام و پەروەردە ڕۆڵی گەورەی هەیە لە پەروەردەکردنی تاک کاتێکی ئێمە بۆ نمونە مێژوونوسی وەکو جەنابەت توێژەری وەکو جەنابەت ئەم بانگەشە ئەەکەی مێژووی ئێمە دەستکاری کراوە ئەم مێژووە دەستکاری کراوە شێوێنراوە چەنی لە پرۆگرامەکانە هەیە ئێمە لە ناوەندەکانی خوێندنە وەکو ڕاستیکی زانستی بە خوێنکارەکانی خۆمانی ئەڵێن و گەورانێک و پەروەردانەکەین و عەقڵێتیانە سەرەوە داڕژین کارساتەکە لەکوێ من ماوەی لەم پێویستم خۆم هینێ بەرنامەی دۆکمنتەری بکەم لەسەر خوێندنگەکە ینی مناڵی کورد بۆ ڕقی لە خۆیەتی بۆ بڕوای بەخۆی نییە ویستم بەرنامەی لەسەرەوە بکەم چون سەیری خوێندنم کرد مێژوو زانم مێژوو چۆنە خوێندێ مێژوو زۆر گرنگە بۆ دروستکردنی کەسایەتی ئێستا فارسێنیە کە ئەڵێ من فارسم ئەمە لە چیوە هاتووە یەک حقایەتی ڕش فوی تێکراوە ئەمانە ئەمەی پێوتراوە لە بەرەوە کێت ئەمە بڕواوەخۆنی بۆ دروستەکە تۆ گەڕام بە کۆی هی ناوتم زام چی لەسەر مێژووی سەرەکەم مادەکان لە دێڕێکاڵێ چی کوردەکان خۆیان نەگەڕێنەوە بۆ مات کوردەکان خۆیان نەگە ڕۆزمانی کوردی نییە ئەوە تەرجمەیەک لیزیەوای نەوتووە ڕێک هاتوو وەرگیراوە هیوام وایە هەڵە بم لە کۆی خوێندنگا من شتم نەبینۆ لەسەر مات ئێمە تۆ کە مات نەبێ بە سەنتەری خوێندن نەبێ بە ناوەندی مێژوو لە خوێندنگا و نەک لە خوێندنگا لە زانکۆشە خەڵکاگەی لە مات نییە بەڕاستی بۆ پرسیارێکی تر ئەگەر قەرارە مات ئیمپراتۆری هەبووە باشە ئەم ئیمپراتۆرە کوازمانەکەی کوا پێشکەوتنە شارستانتێکی بنەماکانی وەنیە سیاسەتەکەی ئابوووریەکەی خۆ ئیمپراتۆری خۆ بە حیکایەت بەڕێوە ناچێت ڕاستە بۆ هیچمان لەسەر ئەمە نییە کاکەمرا من چەند کتێبێکمێ لەسەر مێژوو توانی سەیری بکەی من دژیەوەم بەبێ بەڵگە هەشتێ بڵێ بەڵام ئەگەر بەڕوونی من لە 2013 یەکەم فەرهەنگی زمانی کوردی مادیم بەرهەمێناوە باشە بۆ نمونە ئەڵێ ئەسپانزێڕە ئەمە من نەمنووسیوە کابراایکی جیهانی نووسێتی ئەسپانزێڕە لەولاوە نووسێتی هاڤین گۆڵدن هۆرسس ئەسپەکانی هینە بڵێن زێڕینە من نەم کردووە کابرا نازانێ کوردیە ئەڵە مادەکان وایەنوتووە و وەریشی جێڕاوە مادەکان وا قسەیان کردووە باشە ئەسپانژیرە جا وشەی ئەسپیان زۆر بەکارهێناوە چکە ینی ئابووری مادەکان زۆر متمانەی لەسەرەوە مێژۆکانم لە سەرەتاوە تا دوام پاشای مات ئەمانە هەمووی باس کراوە بەڵام کە شوێنێکی معرفی نەبێمە وەرگێ کە سیستەمی خوێندن تۆ وەکو مێژوونوس ڕۆڵی تۆ لەیا کۆتاییە ڕایشکاری و پێ بکەن تۆ ئامادەی بەڵام کەسێک نییە خەمی بێ ینی ئێمە کۆی پەروەردەی تاکی کورد ناکەین ینی ئێمە مێژوویەکە ئەوەی کە پێم وتی ئەو مێژە شێوێنراوە ئەمڕۆ لە خوێندنگەکانە مێژوویەکی شێوێنراوە ئەو خودنەناسیە بەڕێی جەنابەت ئەگەر کورد بەم تێڕوانینە ئەگەر بڵین جۆرێ لە خۆنەناسینی هەیە کاریگەری کۆمەڵایەتی و سیاسی و کللتوریەکانی چین لەسەر کورد ئەگەر سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەی کە مەسەن کورد هیچ نەبووە ئەوەتەی هەیە هیچ نییە ئەمە ئەوانە زۆرە بینی نابێ بە هیچ باشە بەڵام بڕۆ سەیری فارسێ بکە واناڵێ تورکێ واناڵێ عەرەبێ واناڵێ باشە عەرەبەکانمان بینی لە سووریا چەند کوشتاریان چۆن خەڵکی مەدەنیان بینیمان لە سووریا مێژوویەکی زۆر هەمووی ساڵێکە باشە ئەچوو پیاەکی پیر ئاوە لە بەردەم تایی کوشت هەر لە بەرەوەی هاوفکری نەبوو باشە کورد لە ژیان هەشتی وان ناکە کەچی عەرەبەکە بە شانازیەوە خۆی بە باینەی ئەمە چۆن دروسە بێ ئەمە سێ کەس هەیە باسی ئەماکە ئیبن خەلدون یەکێکە لە زانا گەورەکان کە باسی داگی کرا و چۆن مێشکی سڕێتەوە تۆ داگی کراوی لە خوێندنگەی عەرەبیا مێشک سڕاوەتەوە تۆ لە خوێندنگەی عەرەبیاڵە تۆ هیچ نیت ینی بە پەیامی خوێندنی عەرەبی ئەو ڕستەیەتە ناوەکاڵێ کورد خۆی ئەگەڕێنێتەوە بۆ مات مەسەن ینی تۆ مەسەن تۆ من سەردەمی ئەم وڵاتە خوێنومە لە باشوور لە خوێندنگا تۆ باز ناکری
جنێو پێنان بەس باز ناکری کە من خوێندنم تەواو کردووە لێرە ماچی دروزوە من هیچ نیم ئێستا کە ئەمڕۆ منەڵێم هیچ نیم ئەمە بەزانست کاکامەرن کابرا هەیە پاولۆ فێرێری وەکوتم لەگەڵ ئیبن خەلدون نایەک تەواوکەن پاولۆ فێرەری زۆر لەسەر داگیرکراویشە کاڵێ داگیرکراوە پاش ماوەیە ئەو قسانی کە پێی وتراوە ئەیڵێتەوە وازانەیە فکرکردنەوەی خۆیەتی یعنی چکە دروست هینە تۆ لە ڕووی سایکۆلۆژی بێتە بەشە لە کەساتی و فۆکۆش باسیێمان کا فۆکۆش کە باسی واکە کە چۆن میدیا ئەتوانێت یادەوەری و بۆ دروستکە پاش ماوەی لە دەبێت بە مێژوو نییە چونکە بۆ تۆ دەسەڵات ئەتوانێ مێژویە دروستکە جا تۆ دەسەڵاتی کوردیش بە هەموو شێوە بە هەمان شێوە ئەتوانێت چیرۆکەکەی خۆی ئێمە چیرۆکی خۆمان ناڵێنەوە بە خۆمان ئێمە قبوڵی چیرۆکی عەرەبی و فارسی تورکی وان کردو لەبەرەوە ئێمە هیچ نین بۆیە ئەو نمونەم هێناتون ئێمە لە چیرۆکی خۆمان ئێمە چیرۆکی خۆمان بۆ خۆمان مناڵمان نازانێمان چێ ئەخر ناکرێت تۆ گەورەترین ئیمپراتۆریەتی مێژووی مرۆڤایەتی یەکێکە لە هەرە گەورەکان لە ڕووی ینی کاریگەری فکریشی زۆر بەهێزە بۆ نمونە سرابۆ زۆر گرنگە 2000 ساڵەوە پێشەڵێ فارسەکان بەدزی هەرڕێگەڵە دزی ئەڵێ ئەسب سواری تیربازی هەڵسو کەوتی دیوەخان ئەمانیان هەمووی لە مادەکان زیوە باشە جاچی خۆشە 600 ساڵەوە پێش شوانکارەی مێژونووسێکی ترە ئەڵێ هیچ پاشایە لە دنیاە وەکو پاشا کوردەکان لە ڕووی هینە بڵین هەڵسوکەوتی دیوەخانە دێرین نین کەسێک نییە شان لەشان جا ئەمانە هەمووی یەک تاواگەن هەمووی سەرچاون بەڵام ئەم چیرۆکە بە خۆمان نەوتراوە ئێمە من و تۆمە قساگەین ئێستا ئەمە قسەی بینی من و تۆیە بەڵام خەڵکە گشتێک ئاگای لەمە نییە یەکێ بەرپرسە ئەمە بێ بچێتە پەروەردەوە ینی ئەمە بێ بە ڕاستیەکی ڕەهای ناوخێن کۆمەڵگەی کوردی بەڵام نەک نییە لە 10,000 نایزانێمە لە قوتابخانە ڕۆژێ لە پۆلەکەیە شتێکم برد بۆ خوێنکارەکان بە ئینگلیزی بەڵێ بۆم هەڵواسین لە پۆلەکە بە 3 پۆستەر لەسەر زریاب خوێنکارەکان کە خوێندیانەوانێ بیت بۆ گفتوگۆ یعنی من وتم زریاب یەکێکە لە میوزیسیانێکی گەورەی کورد کە چۆتە ئەندەلوس مەسەلتم ئەزانن خواردن کە ئێمە لە خواردنە بۆ نمونە میوە ئەخورێت و بڵێن گۆشت دەخورێت و اینجا شیرینی ئەوتم ئەم تەرتیبە خواردنە زریاب بردوێتی ئەنگوی مامۆستا ئەگەر وایە حتا قسەیەکی تۆزێت بۆ واقعەکە ڕاست بوویتی مامۆستا ئەگەر تۆ قسەکەی تۆ وایە ئەی بۆ خۆمان نەمانتوانیوە ئەم هینە بخۆی ئەم خوارد سیستمی خواردنی ئێمە وابێت یعنی ئاگادار نەبوون لەم مێژووە وای لە ئێمە کردووە طبعا ئەو مەسلەی زریاب ئەو یەکێکە لەوانە کەسایەتی ترمان هەیە بۆ نمونە ئێمە حتا ئێستا لە گوگل بنووسە who is the father of robotic یا robotic father بۆ نمونە جەزەری حتا ئەمە کتێبەکەیم بە عەرەبی هەیە حتا ئەمەم بە خوێنکار حتا ئەوشم لەسەر جەزەری کردو لە پۆلەکە دامنە خوێنکارەکانیش هەتا کێشەی ئەویان بۆ دروست کاتی ئێمە ئاگامان لەم مێژووە نییە وای لە ئێمە کردووە کە فعلەن ڕێگە نەدا ڕێگر بێ بە ئامانجەکانی خۆمان بگەین یعنی بۆچی کورد بە ئامانجی خۆی نەگەیشتووە ئێمە هەموو کوردێکی دەوڵەتێکمان هەبێ بۆ نیمانە خۆی ئەو هێزەکان بوونیان خۆمان بووین هۆکارەکان ئەو خوێنکارەکان ینی ئەو سەرنجیان هەیە بەڵام ئەگە سەیری نەتەوەیکی وەکو میسرەکان ڕۆژە ڕۆژانێکێکە لە شارستانی گەورەکان بەڵام ئەم ڕۆژ شارستانی دین و یۆنانەکان ماموشێت تا 100 ساڵەوە پێش لەژێر دەستی تورکا بوون ئەخە تورک لە ڕووی فەرهەنگیە زۆر هەژارە بەرامبەر بە یۆنانی وای لێ کردبوو کە ینی یەکێکە لە ناوەندە گرنگەکانی فەلسەفە لەبەرەوە لامان ئاسایی بێ کە واد لێ بێت بەڵام هەموو قۆناغێک ئێستا بەڕێزە باسی زریاب بکرد من 600 ساڵەوە پێش باسی کابراایەکەم لەناو لێراژەوە مەقاماتی نووسیوە مەقاماتی بەستۆتەوە بە زانستی پزیشکیەوە باشە ئەخرەمە زۆر گرنگە ینی لە کەی 600 ساڵەمەوە پێش هەم ئەڵێ وتنی مەقامات بەرپرسیارەتیە چونکە ئەم مەقاماتە ئەو نەکاریگەری لەسەر ئەو کۆڕاکاکە مەقامەکەی تیاوترێ ینی کا بە شتێکی ڕۆحی و پزیشکی و دەرونی دەوان لەسەر بناغان نەک لێ جا ئەمانە شتیوات هەیە لەمانە ینی داچڵەکەی ئەمانە لە هەموو قۆناغێکە ئەمانەت هەیە جا پرسیارەکەوەیە کە ئایا بۆ ئێمە بە ئامانجەکەمان خۆی ئامانجەکەمان ئێستا هەمومانەمانێ دەوڵەتێکمان هەیە ڕاستە باشە یعنی ناکرێت 7 ملیۆن مرۆڤ دەوڵەتی نییە بۆ بەمە نەگەیشتووی ئەمە سەدەی بیستەم
من زای وەکوچی وایە ئەگەر بۆی سادەی بکەم سەدەی بیستەم کۆمەڵی ئەوروپی هاتن مۆدلێکی حکومڕانی خۆیان هەبوو کە پێڵێن دەوڵەتی نەتەوەیی ئەم مۆدلیان هێنا سەپانیان بەسەر ڕۆژەڵاتە ئەم مۆدلە ڕۆژەژان بەشێ نەبووە لە فەرەنگیمە ئەوەی ئەوان لەگەڵ مێژووی خۆیانە دروست بووە ئەم مۆدلە ینی لە هەناوی ئەوروپا هاتۆ دەرەوە بەڵام هاتن ینی ئەوەختە سنوور نەبوو لە بینی ناوچەکانیمانی ئێمە خزممان هەیە لە سنە کەسێ نەبوو بڵێ تۆ ئەمانە هاتن قۆڵی کوردیانەوە بەستەوە ئەگەر بۆ ئاسانکەم داریشیان نادەست کۆمەڵێ نەتەوەی دراوسێمان باشە قۆڵی ببوورە قۆڵی تویان بەستەوە و داریشیان دەست دوژمنمان باشە ینی بڵین ململانێشی زۆر نابەرابەرە زۆر ناعادلە ینی ئەمەیە لە سەدەی بیستەمە ئەمە دروست بووە ینی ئێمە باجی ئەوە ئەین کە ئەوروپا نائاشنا بوو بە ڕۆژهەڵات ئەوروپا ئاگای لە ڕۆژهەڵات نەبوو لە زۆر ڕۆ ینی وەکو پێموتی و تیۆری ئاری و کۆمەڵی حەقات ئەنجا فویان کردا جیهانی عەرەبی جیهانێکی عەرەبی خەیاڵی دروستکرا ینی هاتن ناسیۆنالیستی عەرەبیان بان کرد بۆ ئەوروپا بە خەیاڵات ینی چۆن فویان تێ کرد بە زۆر دەوڵەتیان بۆ دروستکردن بۆ بەرژەوەندی خۆیان بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان ئالەما ئێمە دەستی ینی کراین بە چوار بەشەوە نی ئێمە خۆمان ئەگەر بە سروشتی ئەم ناوچەیە بڕۆشتایە بەڕێوە قەدوامان لێ ناهات بەڵام حاڵەتێکی نائاسایی دەرەکی هات سەپانی سیستەمێکی ینی سیستەمێکی زۆر نامۆ بە ناوچەکە ئەوەی فەرز کردووە بە بۆچوون ئەوە بناغی سەرەکی ینی بناغی ینی بڵین هۆکاری سەرەکیە بۆتە هۆیەوە بەڵام ناڵم ئەوە هەموو هۆکارەکەیە بەشێکی ئەوەیە وەکو سەرەتا باسیەوەمان کرد کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ناسەنتراڵە ینی لە ڕووی مێژووییەوە خۆی وەکو مەسەن دەوڵەتی ئەیوبی ناناوەندیە باشە دەوڵەتێکی فیدراڵی دەوڵەتی میتانی دەوڵەتی مادی دەوڵەتی حەسنەوی دەوڵەتی هەچی دەوڵەتی کوردیە ئەمە زۆر گرنگە لەوە ئەم ناسەنتراڵی لە جیناتمانەیە ئەتوانم بڵێم نزیک بۆ تۆ لە جینەوە ینی خۆی بڵێ جین لەوانێز نازانستیە بەڵام جین بەمانە زانستی بایۆلۆجیەکەی ئەو نەتەوەیەکی دێرینین ئەو نەتەوەیەکی دێرینی ئەم خاکەین ئەمەمان بۆ ماوەتەوە ئەمە تۆ ناتوانی وەکوی لێلا بی سەلاحەدین خۆی لەکوێ بووە لە گوندێکی بڵین کوردستانی ئازربایجان کە دوای کوردستانی سووریشی دیان لێوە هاتووە باشە لەوێوە کە چووە بۆ لە میسر حکومڕانەکە هەمان سیستەمی کوردی دروستەکاتەوە سیستەمی ئەم نەیتوانێت چکە بۆ ینی ئەوان باو باپیریان بڵین هین بوون بڵین سەربازن لە ئاستی بڵین سەربازی ئیداری بوون فەرماندە بوون بۆ یەکراون بە دژداری ینی کەس بە پیاوەتی ئەوی بۆ نەکردوون ئەمە خۆیان پێشەوە لێ هاتووی خۆیان بۆ جا سەیرێکی پەنایان بردۆتەوە بۆچی سیستەمەکەی زانن ینی تۆ بەوە ئاشنا بووی پێش سەلاحەدینیش مەسەن دەوڵەتی مادی یا دەوڵەتی مانایی ئەمانە هەموو ئەم دەوڵەتانە هەمان سیستەمەکەنەوە ئێمە سوتفە نییە لەسەر خاکی تۆ هەر هەمانزین کە دووریش کەوتینەوە لە خاکی خۆمان هەر هەمان سیستەمان بەکارهێناوە ئەمە لێرە لە باشوور بوون منە ینی ئێمە سەرۆکی هەرێمان هەیە سەرۆکی حکوومەت پەرلەمانمان هەیە ئەمانە کە زۆرێ لە سنترالیزیان هەیە ئێمە ناتوانین پیانۆ پابند بین زۆنەکە دروستەکەینەوە چکە بووە جا بۆیە گرنگە تێ بکەین ینی من لەگەڵەوە نیم زۆنەکە بێ بەڵام تێ بگەین کە ئێمە ئاواین ئەتوانین باشتر مامەڵە لەگەڵ ئەمە تێپەڕێنین بە بۆ چوونی من ئێمە لە ڕووی معریفی و هەژارین ئێمە بێ ئەمانە ببێ بە بابەتیشی گرنگی نخبە خوارەوە سنتەرەکانێکا بە شێوەیەکی لە زانکۆکانمانە ئەنجا بە شێوەیەکی سادە لە خوێندنگەشا بخوێنرێ ینی کە لە خوێندنگا خوێنان مناڵ لەگەڵی گەورابێ ئەو مناڵە ئەوواکە بە بابەتێکی گەورەتری بڵین بابەتێکی گشتی کۆمەڵگەی کوردی بەڵام ئێستش ئەم بابەتێکم باسەکەم ئێشتا نەبووە بە تێگەیشتن لە ئاستی نوخبەشە کە کورد لە ئەزەلەوە ینی کە لە زاگرۆسەوە کە دروست بووە سیستەمێکی ناسەنتراڵی هەیە و ئەمە بووە بە بەشێ لە ینی چکە بەشێکە لە پێکهاتی کۆمەڵایەتی ئەم بابەتی کە ئەوە گوروژانمان ناسەنترالایزی کورد و دابەش بوونە ئەمێ دوو پرسیار تێکەڵکەم یەکەمینیان ئێمە بەداخەوە ینی بەشێک لە ئەو بەرەزانی کە ئێزیدین ڤیددیوانی خۆی ئەڵێ من کورد نیم بەشێک لە کوردەکان خۆمان ئەڵێن ئێزیدی کورد نین بەشێک لە بەرەزان لە ناوچەی هەورامان ئەڵێن ئێمە هەورامین کورد نین
بەڵام تۆ ئەفەرمووی گەورەی پیری یەزیدیەکان لە فەڵەستین لە خاکی ئیسرائیل لەدایک بووە. ئەمە پرسیارەکەم، ئەمە چۆن بێک و بیبەستینەوە، ینی ئەمە وایە ئەمانە کورد نین؟ خاڵێکی تر ئەم ناکۆکی کە هەمانە بەردی بناغی ناکۆکی تا ئەگاتە شەڕی ناوخۆ و کورتکوژی براکوژی چێ دامەزرێن دەرێتی؟ بەڵێ یەکەم سەبارەتەوەی کە یەزدیەکان بڵێن کوردین یا کوردنین بەگشتی تۆ کە نەتوانی ئاگاد لە بڵین ئێمە خۆمان بڵین ژێر دەستین، بەڵام لە ناویشمانە یەزدیەکان گروپێکی بڵین لە ڕووی هەژاریەوە هەژارترن لە کۆمەڵگەی کوردی، لە ڕووی خوێنەواریەوە نەخوێنەوارترن، ینی بۆ چونکە دوو جار چەساون ئێمە خۆمان چەسان جارێکتر ئێمەش ئەوانمان ینی ئێمەش و دەرەوەش چەسانێن لەبەرەوە ئەبێت دەرێک بەوە بکەین ئەو هەز بە ئازارێکە وایە کۆمەڵگی کوردی هەزی بە ئازارەکە. من بۆ ماوەی 10 ساڵ وتارێکم هەیە لەسەر پێیجەکەم بەردەوام بووم لە ساڵی 2010 چەنابوو سەردەمی ئەلقاعیدە قمبەلێکی گەوریان تەقانەوە لە ناوچەی حەمدانیە باشە ناوچەی ئێزدیەکان 700 کەس لە ڕۆژێکا کوژە. BBC پەیوەندی پێوە کردم چوون بە زین و لە 3 قەناتی BBC جیهانی من قسەم کرد، هاتمەوە ماڵەوە وتم با سەری هەواڵکەم سێرەکەم لە کوردستان بەحاڵ بازەکرێت. هەتا ئەمڕۆ کەس باسی ناکە. من هەموو ساڵێ لادی و هینا وتارێ بڵاوەکەم وەڵەمەها کۆمەڵگەی کوردی گلەیەکە ئەڵێوان بۆ کوردین چۆ بە کورددانە ناوە ئەگەر بە کورددانە هەموو ساڵە باسی قەڵازیەکی هاوسۆزیمان نییە، هەموو ساڵە باسی قەڵازیەکەین سەوە نەکە جێڕێزن و شتێکی گەورەیە باسەکەن، بەڵام 700 SD باز نەکرێ ئەیتو بۆ خۆی بە کوردزانێ خۆ بە کوردزانین ئالەوێ. بەڵام ئەگەر بڵێ کوردنیا مەسلەیەوەی ئەوان کوردنیاگونینەوە جێی هەر هیچ قسەیەک نییە. یعنی وەکوتم میری ئێزدیان کە شێخ عادی کوڕی مسافر لەکوێ لەدایکوە لە شەوفل ئەکرات زاسەیریکە لە خاچی ئیسرائیلە شوێنەکە بە ناوی کوردوێ 1000 ساڵ لەمەوە پێش باشە لەوێ لەدایک بووە. کاکامەران من نامەم هەیە لە کلێسای لای دیمەشق نێراوە لە ساڵی 570 65 ساڵ پێشەوەی موسڵمان بگاتە ناو سووریا باشە لە گردی کوردانەوە لای دیمەشقەوە باشە گردی کوردان ئێسەش گردی کوردان ماوە باشە 570 زاینی ینی لەوانەیە خۆی ناوەکە 2000 ساڵیش بێ بەڵام بە تۆمار 570 زاینی ینی نزیکە 1400 ساڵەوە پێش ئەوە لێیە باشە. دێری کوردانم هەیە هەر لای دیمەشقەوە باشە هەتاوەکو لوبنان لە پێش ئیسلامە ناوی کورد هاتووە. دروزەکان بەجابووی پێ بڵم کە چۆنەمانە گۆڕاوە دروزەکان من کتێبم هەیە کورد نەینووسیوە لە لوبنانە نووسراوە لە 1970ەکان ناڵێ میرە دروزەکان ئومەرا دروزە لەکرات باشە یعنی دروزیش کوردە دروزەکان نەکردن بە کوردی قسەیان نەکرد. دروزەکان 700 ساڵ لەمەوە پێش هاتوون بۆ هەورامان بە تۆمار هەمانە هاتوون بۆ هەورامان بۆ لای سوڵتان سەحاک باشە سوڵتان زەحاکی بەرزنجی هاتوون ڕێنمایی دینی لێوەرگرن ئەڵێ بە تۆمار هەمانە کاک ئەڵێ ئێمە لە هینەوە لە جۆلانەوە هەتاوەکو میسر ئێمە لەوین پێویستمان بە ڕێنمای هەیە. طبعاً بە حکمی زمان و شت چیان کردووە شا ئیبراهیم لە بەغا کوڕێکی ئەویان لەگەڵان ناردوونەتەوە بۆ هین بۆ بڵین ناوچەی دروزەکان بە تۆمار کوردن و بە ئاینیش لەگەڵ ئێزدی و هینا جیاوازەکان زۆر کەمە. ئەمە جا بۆیە بێمەوە ئەمەوی بێمەوە سەرەوەی کە ئەمان هەمووی کوردن بەڵام کە تۆ نەتەوەکە لاواز بوو کە تۆ ئاگاداری خۆت نەبووی خەڵک ئەسە دروزێ بڵێ کوردم چی لێت ئەو نەیوێتەوە کوردم لە ناویە بن جاوەرە بڵێ دروزیشم و بڵێ کوردم ئەو دووجار لە ناویە بن لەبەرەوە تۆ بێ ینی هەلومەرجەکە لەیەک بیتەوە ئێزدیەکان لە دووسێ لاوە مەترسیان لە مەترسی عەربی لەسرە مەترسی کورد خۆی لەسرە لەبەرەوە ینی نازانێت چی بکە ئەوەیە بمێنێتەوە وابزانام وەڵامیۆمان ببوورەکە کاما بزانام پرسیاری تریشی کردوت ناکۆچیەکە بەردی بناغەکەی ئەم ناکۆکی چی دەیناوە باشە ئەو ناکۆچیە وەکوتم ینی بەردەی نییە بڵێ ینی شتێکە بەنەتەوەی کوردەوە بەینی تۆ سەیری مێژووی نەتەوەکان بکەی وەکوتم هێتلەر چوەتە فەرەنسا چەندین فەرەنسی هاوکاری کردو لە جینەتەوەی خۆی ئەمە بە تۆمار چەندین جار هەمانە لە مێژووە ینی نەبەسراوە بێگنێتەوە بڵین خیانم بەڵام ئێمە یەک سیستەمان هەیە کە ئاماژەم پێکرد ئەو سیستەمە ناسەنترەلایزە
زۆر گرنگە لی تێبێت چونکە ئەوە دەرفەدەیە بەچی بەوەی کە خەڵک لە دەرەوە دەست خاتە ناو هەلومەرجی ینی کوردەوە بە درێژایی مێژوو کا کامەرە من 2600 ساڵەوە پێش ئەوە بینم ئاشووریەکان دەستیان سۆتە ناو بڵین کێشەی مادەکان پێشەوەی بن بە ئیمپراتۆر ئاشووریەکان باجیان لە 36 میری مادی باجیە چونکە بۆ ناسەنترەلایز بوو ئەمە هەر یەکەی دوایی چێ ئەمەی چاکرد دیاکۆ هات دەرچی بەمە کرد مەترسیە هات چی کرد لەسەر بناغی دادوەری هات دیسانەوە دەوڵەتی دروست کردەوە کاکە منەن زۆر گرنگە مێژوو حەسنەویەکان لە هەمان شوێنی مادەکانە حسێنی بەرزیکانی کە دەوڵەتەکەی لەسەر بناغی دیسانەوە چی بەخۆت کردەوە پەنای بردەوە بۆ دادوەری لە ڕێگای دادوەری و ئەم هۆزانەی یەک پێخستەوە جا ئەمە زۆر گرنگە ئێمە کە تێ بگەین لەوەی کە بۆ ناسەنترەلایزین و چۆنین کە تۆ خۆ ناسی ئەزانی چۆن مامەڵ لەگەڵ خۆ بکەی جا ئێمەی وەکو کورد خۆمان ناناسین لەبەرەوە بەچی ئەی بینین تەنها ماکەکەیە بینین ینی دەرەنجامەکەی چییە وازانی خیانەتکاریە لە ئەسڵ بەڵام لە ئەسڵا ئەوەیە کە ئێمە ناسەنترەلایزین ئەوە چۆتە ناو ینی پێکهاتەی کۆمەڵاتیمانەوە مامۆسای بەڕێز زۆر بابەتمان شەنوکە و کرد و پرسیار زۆر و بەڵام با کورتی بکەمەوە دوو شت بۆ من زۆر گرنگە جەناب زۆر باسی زمان و کورد نەتەوەی ئەسڵی شوێنەکە و بەڵێ ئەم هەیە لە دوو بابەتە کورتی بکەمەوە یەکەم لە بابەتی ئاین دووهەم لە بابەتی زمانە بەڵێ لە بابەتی زمانە ئێمە بۆچی تا ئێستا زمانێکی یەکگرتومان نەبووە بۆ نەمانتوانی وە زمانێکی یەکگرتومان هەبێ بنووسین ئەو ناوانی کە لە ناوچەکان و ڕووبارەکان و دیهات گوندەکانمان دراون لە کەسایەتەکان ئەندرێت گرنگن قەیچەکە با عەرەبی بن با فارسی بن با تورکی بن چەندە پەیوەندی هەیە بە کولتور بە ناسناوی نەتەوەی منەوە خۆی نەبوونی زمانی ستاندەرەوە بابەتێکە پەیوەستە بەوەی کە دەوڵەتی ینی تۆ کە دەوڵەت یەکگرتوو هەبوو خۆی ئۆتۆماتیشی دەوڵەت ینی پێویستیەکان دروستیەکە مەسەن تورکەکان زۆر کەم بە تووشیان نووسی بەڵام لەگەڵ دروستبوونی بڵین دەوڵەتی نوێە جاران بە فارسی و بەمانجا لەبەرەوە نیەوە شتێکی ئاساییە ینی سەردەمانێ بۆ نمونە هەورامی زمانی ستاندەری کوردی تقریبا ئەو ڕۆڵی بینیوە زمانی ستاندەردی کوردی سەردەمانی هەورامی بووە بەڵام بە خەڵک بە هەڵەواتێگا زمانی سۆرانی دێرین بێ بڵین نوێ بێ ئەو هەڵەیەکی زۆر بنەڕەتیە و سەردەمانێکی سۆرانی ینی گرنگ بووە بەڵام ئێمە هەر ئەوەی کە پێم وتی ناسنترەلایزیەکە ئەو زۆر گرنگە لەوە کورتێ بگەین ئەوەتەی هەین ئەم زاراوانە شتێکی نوێ نییە مەسعودیە زایان لەشی ئەمە زۆر گرنگە مەسعودی خەڵک زۆر بە سادەی قسەی لەسەرەکە بەڵام زانیاری زۆریاوە لەسەر کورد ئەڵێ كل نوع من الأكراد لهم لغتهم الخاصة من الكردية ڕێک بە زمانی ئەمڕۆ کوردەکان زاراوی جیاوازە چاولێکە ئەمە لە ساڵی کاواڵێ ینی ئەمە زیاتر لە 1000 ساڵ لەمەوە پێش ئەو پیاوەواڵێ دەبزانە چەند دێرینە ینی چەنە بنەچەی ئەوەی هەیە ئەمە سەبارەت بەوەی کە بۆ ئەوەمان نییە و بۆ زاراوی جیاوازیشمانە سەبارەت بە ناوەکان گرنگن ینی بە تایبەت ئەسە بۆ نمونە لە بەریتانیا هەندێک ناو گۆڕاوە ینی ئاخرین لیست خەڵکی بەریتانیانی لە ئەسڵا ئەوانیش لە ئەڵمانیا چوونەتەوە بەر تۆمار هەیە کە ناوەکان گۆڕاو بەس هەندێک ناو هەیە هی سەردەمی ڕۆمە بەڵام تۆ کە لە ژێر مەترسی توانەوابی هێشتنەوەی و ناوانە گرنگە بەزاخە دوشتی جیاوازە ئینگلیز لە ئەڵمانیا وچە بەس ئێمە هەر لێرە بووین بیستمەوە بڵێم هەندێک لە ناوەکان مەسەنەن هی ڕۆمە لای نابن چکە بۆ مەترسی ڕۆمیان لەسەر نییە بیستمەوە پێ بڵێم بەڵام تۆ مەترسی توانەوە لەسرە کە مەترسی توانەوە لەسەرەوە ئەو لە ڕێگای هەموو شتێک تۆ توێنێتەوە باشە ینی لە ڕێگای گۆڕینی ناوەکان جگەلەوە کاکە منەن زۆر گرنگە ئەم ناوانە ناوەڕەسەنەکە ناوە کوردیەکان هەمیشە ناوەڕەسەنەکەن ینی پێش بەرنامەکە باسی نمونەی گەرمیان مێنایەوە ینی 2600 ساڵەوە پێش نایەکی و گەرمیان هەیە ناکرێم ناوە بگۆڕێ ئەمە وەکو ینی پابندیە بە مێژووە وەکو پاراستنی کللتوری مرۆڤایەتیەوە ئەگەر کوردیش نەبی پێناسە ئەجا کاکە تورکێک دوێنێ هاتووە لەو پەڕی ئاسیاوە هاتووە ناوێکی وەکو قەرەچەتانی داناوە ناکرێ ئەمڕۆ ئێمە قەرەچەتان بێڵینەوە ینی بەڕاستی من وتاریشم لەسەر نووسیوە
ناعگایی ئێمەیە کە تا ئێستا نەمان گۆڕیوە. یعنی قەرداغ من تۆمارم هەیە کابرا ناڵە قەرداغ هاتۆتەم ناوچەی لە زەردیاوە. یعنی من لەگەڵ خەڵکی بە تەمەنی قەرداغ قسەم کردووەڵێ کە مناڵ بووم لە گەرمیانەوە هاتوون باوکمەوە زەردیاوە زۆری ماوەتی کە سەیری من کرد تۆزێ ئاوە بە هینەوە سیرم کرد زانی من ئاشنا نیم. یعنی مەبەستەکەی من چییە؟ ئەو کابرایە تەمەنی 80 ساڵە، یعنی لەوانێ 100 ساڵێک بێ هین فەرزکرا بێ 100 ساڵێک کەمتر قەرداغ هەر زەردیاوا بووە یا مەسەن قەڵاسێوکە داویچی ئاغجەلەر هەروتیانە قەڵاسێوکە بەو شوێنانە جاوەرحاڵ ئەمانە هەمووی نوێ گۆڕاون. یعنی زۆر کۆنیش نین واقعی خۆمانە. یعنی ئەو ناوانە بەشێکە لە کللتور بەشێکە لە ناسنامە و خزمەتی مێژوژەکە بڕابکە ئەمانە ینی خزمەتی مێژوژەکانی ناکرێ ئێمە ینی مێژووی مرۆڤایەتیڵم ینی بەشێکە لە پاراستنی کللتوری مرۆڤایەتی. ینی هەندێ ناو هەیە تۆزانی کاکەمانە ناوێکی وەکو بەرواری باڵا لەسەر بەرد هەرسێ وشەکە بەر وار باڵا هەرسێ وشەکە بووێنم 5,000 ساڵەمە پێش نووسراوە. باش بەرواری باڵا بووە من وەکو تۆمار ئایا بەرواری پاڵا 5,000 ساڵەمە پێش لێیا بوو ئەویان ناتوانم بڵێم. بەڵام وەکو وشە بە هەمانمانە باشە بەر ورو باڵا هەمانمانە باشە یخکاکەمە گۆڕینی مناوە یعنی ئەمە تاوانە. یعنی ناوی کێلەشین 2000 ساڵە هەیە ئێستا بکرێ بە تورکی ئەمە یعنی بە عەرەبی بە فارسی باش ینی پێویست ناکە. لە بێمە سەر پرسیارە ئاینەکە کەسایەتێکمان هەیە زۆر هەویرێکە ئەو زۆرە کێشی زۆر قسەی لەسەرەکری سەلاحەدینی ئەیوبی ینی کۆمەڵە پرسیاری تەقلیدی با بکەم سەلاحەدینی ئەیوبی کوردە یان ئەمە ناشرینە بۆ کوردێکم پرسیارە بکات. وڵی دڵم ئازاری کامانانەکەواڵی بەس بەرنامە بێ هەموو پرسیاری تیا بکرێ پێم خۆشە چکە تۆ نوێنەری بینەری و پرسیارەش هەیە نەکوردە. یعنی ئەم دەوڵەتێکی کوردی بە دنیا بینین بە شێوەی حکومڕانی بە زمان هەمویان بە کوردی قسەیان کردو. باشە زۆر کەس گلەیان لێکە ئەڵەم ئەوەی بنەماڵی سەلاحەدین ناوی کوردیان هەیە زۆر بنەماڵی ئەمڕۆ ناوی کوردیان نییە. سەلاحەدین خاڵی ناوی چەکۆ بووە. باشە مامی ناوی شێرکۆ بووە باپیرێکی ناوی بەخشە باپیرێکی ناوی شادیە بەداخەوە ناوی دایکی بە خانم نووسرا هەرچەند هەوڵما چکە زانام ناوی دایکی کوردی بووە ناوی ئەفرە زیاتر پارێزراوە لێنا ناویشی خانم بوو بێ نا ئەو وەکوونمونە لە بەرەوەی بڵین شاشن بووە نیان تۆ لەسەر بڵین تۆمارەکانە بەنای خۆی بانیان نەکردووە بەداخەوە زۆرم هەوڵا. بەڵام ینی ئەم بنەماڵەیە ینی ڕوانگەی سەری کە ڕوانگەی دینداریان ڕوانگەیەکی کوردیە. باشە حکومڕانیان کە بۆم باس کردی کۆنفیدراڵی کوردی دێرین شێوەی حکومڕانیان کوردیە دنیادی بینیان کوردیە و سۆفیگەری سەلاحەدین خۆی سۆفی بۆ وەکو مرۆڤ. باشە وەکو مرۆڤ چۆتە ئەڵقەی سۆفیگەریۆ لەگەڵیانە بەشدار بووە باوکی سۆفی بووە باوکی خانەقە و هەر خانەقەیان کردوتەوە چکە ئەوان ئاشنای خانەقا بووین بۆ ئەوان مزگەوت خانەقا بووە و خانەقا بەرجێکی کوردی ینی ئیسلامیە بڵیت و نەڵێ. بەداخۆ ئێمە زۆر بایەخمان بەوە نەیەوە کە دەوڵەتی ئەیوبی لەسەر بناغی سۆفیگەری کراوە جا لەبەرەوە ئەو پرسیارە ینی لام تاوانە کە ینی وەکوتم پێم خۆشە پرسیاراکە لەبەرەوەی دەسەڵاتەکەی تاکوێ بووە کاک کامەران دەسەڵاتەکەی خۆی ئەم بیرمان نەچێ ئەو فەرمانبەری دەوڵەتێ بووە لە میسرا بووە. باشە وەکو فەرمانبەر وەکو چۆن کوردی ئەمڕۆ لە ئەوروپای ژەکە بێگومان لەو ڕۆژۆ کە دەوڵەتی زەنجینە ینی کە ناڕوخێ ئەم پیاوە هاتۆتەوە ئەرزی کورد وەرەگرێتەوە تاوان وەختە حەلە بووەمانە ئەرزی کوردی بوون. باشە ئەم شارە کوردیانە لە ڕۆژەڵە ئەم شارە زورەی تۆ لە تورکی وەرگرتووە هەولێر بە شێوەیەکی ناڕاستە خۆ چۆن مەسەن ئەو پاشایی کە حکمی هەولێری کردووە بۆ بە وابەستەی سەلاحەدینی تر خوتبە و مەسەنەن درا و بۆ بەسەڵاتەکەی باش ینی هەندێکی بە ناڕاستە خۆ هەندێکی بەڕاستە بەڵام شارە زوری شەکەل و شوێنانی کە وەری گرتوتەوە مەی فارقینی وەرگرتوتەوە سنجاری وەرگرتوتەوە ئەرزی ینی گەورەی کوردی وەرگرتوتەوە. ئەم دەوڵەتە پەلی هاویش تەوەن دەوڵەتەکە تمۆحی زۆر گەورەی هەبوو لە ماوەیەکی کەمە یەمەنیان گرت یەمەن زۆر گرنگ بۆ وەختە چکە بۆ شوێنێکی بازرگانی بۆ بەسراوە بە هەندستانەوە لەوێوە بابولمەندەم هەر گرنگە وانە ئێستاش ئەم ڕۆژاگا لێ لە مهینانە دیسانە و گرنگەکەی دروزێت وەختە زۆر گرنگتر بووە.
یەکسەر یەمەنیان هاتۆتە بەردەست و مەکە و مەدینە سەلاحەدین بە تۆمار هەمە خادم الحرمەینی شەریفن نایی هاتو بە تۆمار باشە خادم الحرمەین بەڵێ بە تۆماری مێژووی هەیە ینی دەسەڵاتەکان وا بڵاو بۆ ینی شام کۆی شامیان گرتووە ئەنجا هاتوونەتەوە بەرەو باکووری کوردستان و باشووری کوردستان وردە ویستویانە بەرەو ئازب خاشی باو باپیریشان بڕۆنەوە بەڵێ وە پەیوەندیان هەبووە لەگەڵ میری ڕەوادی ئەوێ کە لێ قەومێ یە بۆ لای شێرکۆ چۆن ئەم هینە کوردیە ئەو پەیوەندیە هەرمامەوە جا ئەمە زۆر گرنگە بەداخەوە یعنی منەڵم لە ناو ئەلمانیش و ئیسلامیشا سەلاحەدینێکی نامۆ دروستکراوە ناو خەڵکان سەلاحەدینی ناچارەکە بپرسم کووردە ئەوە ناچار ئەو پرسیارەکە پێم خۆشەوە پرسیارەکەی بەڵامەوەی ناچاریە بەڵام ڕۆڵی ژن لە دەوڵەتەکەی ئەیوبیا چی بووە ئەو پرسیارم زۆر پێ خۆشە بۆ کە ئەڵم سەلاحەدین بە هەموو شێوەیە کوردیە ئێمە ئەمونە بە سادەیی ئەمڕۆ خەڵکی قسەی وا ساداکە ئەو فەرهەنگێکی کوردی ژن ڕۆڵی سەرەکی هەبوو لە ماڵی سەلاحەدینە لەبەرەوە مەسەن زەیفە خاتون حەلەبی حکم کردووە ئێستش باشترین بینای حەلەب هی زەیفە خاتونە خانەقا و مەدرسە و جا چونکە ئەهلی خوێندن و خوێنەواری بوون ژنەکانیان لە ساسی هەندێک خوێندنگەکان ژنەکانیان لە دیمەشقا دروستیان کردووە یعنی ئەوە دەسەڵاتدار بوون جا ئەمە من بابەتەکان بێتەوە بە مێژوو جارێ کاتە ئەمە بریتێت لە بەشداریکردنی ژنی کورد لە بواری معریفە ئەمە لە سەردەمی هوریەکان لە کەرکووک تۆمارمانێ باشە کە ژن چۆن خاوەنی بڵین دەسەڵاتی ئابووری بووە ئەم دەسەڵاتە چۆن هەمان ڕەنگایەتەوە لە ماڵی ئەیوبیەکانە ژن کۆمەڵێ بڵین ئەقتا کە پیان و تۆ ئەقتا بڵین وەکو دەسەڵاتی ئابووری ناوچەیەکی هێنەیە کە ئابووری کۆمەڵێ دێ ئەبێ بە هی ئەو ژنی دەرەبەگاتی لەبەرەوە ینی نەک ئەقتا نەک بە مانای ئەوەکەینە نا ئقتا ئەمە ناوی ئەو شوێنەیە کە ئێرێ بە خەڵک لە سەردەمی مەسن تۆ کابراایکی سەربازیت ناوچێک تێنێ لە جیاتی بڵین موچە ئەمایان بە تۆ ئیتر ئەمە کۆمەڵێ گوندە باجەکەی بۆ تۆیە و ئیترەمە بۆ ئەم ژنانە ئەمایان هەبووە لەبەرەوە دەسەڵاتی ئابووری دەسەڵاتی یاونەتێ ئەمەیان بەکارهێناوە بۆ خزمەتی بڵین معریفە لەبەرەوە لە ژێر دەسی ئەوانە چەندین ینی زۆربەی خوێندە گەوشتەکان ئەو ژنانە ژمارێکی بەرچاویان دروست کردو کۆ تا پرسیارم ئایا کورد ئێستا لە بەردەم مەترسی دابەشبوون و لە ناوچوونایە یان وەڵایی سەدەی بیستەم من زۆر بە هیوام لە ژیانمە بەڵام سەدەی بیستەم زۆر بە خێرایی کورد لە ناوەچێ ینی تۆ ئەمە بە تۆمار کورد لە دیمەشقەوە خەڵکی ڕەسەنە لە دیمەشق تا لوبنان خەڵکی کوردی ڕەسەنە باشە هەتا تاران کوردی ڕەسەنە باشە کوردی ڕەسەن هەتا نەهاوەند ئیتر ئەسفەهان کوردی ڕەسەنە لە ئەسڵە باشە دە تۆم ڕۆباسی ئەسفەهان کەی بڵی کورد کە شارێکی مادیە لە ئەسڵە باشە هەمەدان شارێکی مادیە لە ئەسڵە ئێمە ڕۆژ بە ڕۆژ خاکەکەمان بچووگە بێتەوە ئێمە هەر هەمووی 10 ساڵەوە پێش باسی کەرکووکمانەگە سەخەمی سلێمانی هەولێر و کەرکووک ببوورە سلێمانی هەولێر و دهۆکمانە یعنی وامان لێ هاتووە لەبەرەوە من ینی زۆر خەممە زۆرە ترسم بێهیوانیم لە ژیانمە بەڵام بەڕاستی ئێمە لە ڕووی وتاری سیاسیەوە دۆڕاوین یعنی نەمان و توانیوە لە دەوری وتارێک کۆبینەوە بە تایبەتی لەم کێشەی زۆنێنەیە ئەومان بەدیەگری بەس تۆزێ وەڵامەکە درێژەکەمەوە بۆ کاکەمانە ئەگەر سێرکی ماوەی لەون پێش لەوەی ڕۆژاوە کە هەردوو زۆنەکە هاودەنگ بوون ئەگەر لێ بچی دروست بوو چ مۆعجیزەیەکمان دروست کرد خۆی ئەو ئەنەرژیەمان هەیە ئەو توانایەمان هەیە بەڵام بەڕاستی بەداخەوە ئەم زۆنێن و ئەم نەزانینی بڵین بەڕێوەبردنەوەی کردووە کە ئێمە لە جیاتی وتارێکی هاوبەش یعنی دابەشیان کردوین و مرۆڤ لە دابەش بوونە هەز بە نائارامیەکە ینی مرۆڤی کورد کە منەوەڵم مرۆڤی ئاسایش هەز بە نائارامیەکە یعنی زیکر دروستکردن زای لە چی دروست بووە کە کۆمەڵێ بەیەکەوە لەسەر یەک هێڵن ئێمە زکرمانە کرد لەو ڕۆژانی ڕۆژاواوە بێەوەی ئاگامان لەخۆیان زیکرێکی ڕۆحیمانە کرد کە مناڵێ سەرجادە یەکەیەکە ئەو هەستی بەیەکەوە بوونە ئەو هەموو خەڵکە لەسەر جادە بەیەکەوە بوو تاوانی ڕووینە لەبەری لە ڕۆی ڕۆحیەوە بووینەوە بەیەک جا ئەوە زۆر گرنگە بەداخەوە ئێمە خۆمان دابەشەکەین جارێکتر سوپاسی سۆران حەمەڕەش مێژوون و توێژەر لە باری مێژووی کورد بۆ ئامادەبوون دەم پۆدکاستە بینەرانی بەڕێز و خۆشەویست هەتا پۆدکاستی تر بەخوای گەورەتان سپیت خواتان